شیرپێدانی سروشتی طبعاً بەسمان لە شیرپێدانی دایکەکە خۆیەتی بۆ کۆرپەکەی. شیرپێدانی سروشتی هەر لە نیو سەعاتی یەکەم دوای لە دایک بوونەوە دەست پێەکە دواتە ئەو مناڵەکە لە دایک بوو پێویستە لە ماوەی ئەو نیو سەعاتەیە بخرێتە سەر سمەی دایکی بۆ ئەوەی کاری شیرپێدانەکەش وردە دەست پێ بکرێت. گرنگی شیری دایک طبعاً زۆرە لە هەفتەی یەکەمە ئەو شیرەی کە دروستە بێ پێوترێ ژەک طبعاً زیاتر وەکو توانین بڵێن ناوی بنین شلەیەکی زەردە مەیلە و زەردە خەستە بڕەکەی زۆر کەمە بەڵام خۆراکە بەهای زۆری تایە واتە ڕێژەیەکی زۆر پرۆتین و ڤیتامین و کانزاکانی تایە کە زۆر گرنگە بۆ گەشەی مناڵەکە هەروەها دژەتەنیشی زۆر تایە واتە ئەو مناڵە ئەپارێزێت لە هەوکردن لە نەخۆشی زۆرجار بۆیە بەژەکە وترێت کوتانی یەکەم لەبەرەوە زۆر گرنگە ئەگەر تۆ دایکێکیش بیەوێ شیری خۆی نەیات هەوڵ بات لە سەرەتا ڕۆژەکانی دوای لە دایک بوونەواتە تا ڕۆژی چوارەم و پێنجەم ئەو ژەکەی خۆی باتێ چکە مناڵەکە سوودێکی زۆری لێ وەرەگرێت. لە دوای ژەکەوە طبعاً ئێمە قۆناغێکی ترمان هەیە پێڵێن شیری پێگەیشتوو. شیری پێگەیشتووش بە هەمان شێوەی ژەک سوودی زۆرە چکە ئەوش خۆراکە بەهای زۆر تایە ڤیتامین و کانزای زۆر تایە بڕی ئەو ڤیتامینانەی کە تایەتی هەموو پێداویستی کۆرپەدابین ئەکات جگە لە ڤیتامین دی نەبێت لەگەڵ ڤیتامین کەی ڤیتامین کەیەکە ئەوەیە لە کاتی بڵین ئەگەر ئەو مناڵە لە نەخۆشخانە لە دایک بێت یەکسەر ڤیتامین کەی ئەدرێتێ ڤیتامین دیەکەش ئەبێت ئەو دایکە لە هەفتەی یەکەمەوە دەست بکات بە پێدانی ڤیتامین دی بۆ ئەوەی ئەو نەقسە پڕ بکاتەوە. هەروەها کانزاکانیشی هەموو جۆرێکی تایە و هەموو پێداویستی کۆرپەکە دابینەکات بڕێکی زۆر پرۆتین چەوری سوودبەخش و نیشاستەیشی تایە و ئەو پرۆتینەی کە تایەتی هەرسی ئاسانە کەواتە تۆ ئەم مناڵە ئەپارێزێت لە حەساسیەت ئەپارێزێت لە سگئێشە لە غازاتی زۆر. طبعاً شیرپێدانی سروشتی ئێمە ئەڵێن تا 2 ساڵ بەردەوام بە بەس چییە شەژمانی یەکەم ئەوە بێت لە 100% شیری دایکی بخوات چکە مناڵ تەنها لە شەژمانی یەکەمە بەس بە شیرگەشاکە پێویستی بە هیچ شتێکی تر نییە پێویستی بە خواردن نییە پێویستی بە ئاویش نییە تا شەژمانی لە دوای شەژمانیەوە بێت دەست پێ بە خواردن بەس کە خواردنەکەمان دەست پێ کرد ئەتر ئۆتۆماتیکی ئەبێ ڕێژەی خواردن وردە زیاد بکەین شیر تۆزێ کەم بکەینەوە چکە لە 160 پێویستمان هەر بە شیرەکەیە بەس لە 140 پێویستمان بە خواردنە لە دوای تەمەنی 2 ساڵی دوای تەمەنی ساڵەوە ڕێژەی شیرپێدان ئەبێ زۆر کەم کرێتەوە ئەو پەڕی ئێماڵین ئەو مناڵانی کە شیری دایکیانە خۆن ئەبێت لە 3 بۆ 4 جار زیاتر نەبێت لە ڕۆژێکە لە 24 سەعاتە کەواتە ئەبێ بڕی خواردنەکەمان زۆرتر بێت کەواتە بەم شێوەش ئەتوانێت بەردەوام بێت تا تەمەنی 2 ساڵ و بە ڕێژێکی گونجاو شیرەکەی خۆی باتێ. طبعاً هەندێک جار هەمانە هەندێک دایکەڵێ وڵا شیرەکەم کەمە بەش ناکە یان شیرەکەم ڕوونە بەش ناکە خۆی لە ڕاستیە شتیوان نییە ئێمەڵین هەموو دایکێک بەشی 2 مناڵ شیری هەیە کەواتە تۆ ئەگەر و دایکە هەر لە سەرەتاوە یەکسەم لە نیو سەعاتی یەکەمەوە ئەم مناڵی خستە سەر سمکی خۆی هەر خۆی لە سەرەتاوە قەراری یابوو بڵێ من شیری خۆم ئەیەم بێگومان دایکەکە شیری ئەبێت بەڵام بەداخەوە ئێستا هەمانە زۆر جار دایکەکە هێشتا مناڵەکە لە دایک نەبووە قەراری خۆی ئەیاد ئەڵێ بەخوا من لەوانەیە شیرم کەم بێت و لەوانەیە شیرەکەم ڕوون بێت لەبەرەوە یەکسەر حسابی خۆی ئەکات شیرێکی قوتوش ئەهێنێ لەگەڵ یادای ئەنێ ئەگینا وەکو لایەنی تۆبی سەیریکەین زۆر حاڵەتی زۆر کەم دەگمەن هەیە ئەگەر دایک شیری پێویست بە کۆرپەکەی دابین نەکات. طبعاً سوودی شێرپێدان بەس بۆ مناڵەکە نییە بۆ دایکەکەیشە بێگومان یەکێک لەو سوودانی کە پێگەێنێ ئەوەی ئەو دایکە ئەپارێزێت لە شێرپەنجەی مەمک و هێلکەدان کەواتەمە لە لایەکەوە وەکو چۆنەڵی دژە شێرپەنجەیە کار ئەکات بۆ دایکەکە لە لایەکی ترەوە ئەو دایکە ئەپارێزێت لە خەمۆکی چکە تۆ ئەو کردداری شیردانە مەجموعەیە هۆرمۆنات دەرەدرێت لە جسمی دایکەکەیە کەوا لەو مناڵات ئەو دایکە کات هەست بە خۆشی بکات لە لایەکی ترەوە ئەیپارێزێت لە قەڵەوی چکە مەڵین ئەو دایکانی کە شیری خۆیان ئەین وایە ڕێجیم بکەن چکە بڕێکی چەوری ڕۆژانە لە خۆیان ئەبێتەوە بۆ ئەوەی ئەو شیرە بن بە مناڵەکە و هەروەها سوودێکی تریشی ئەوەیە دایکەکە ئەپارێزێت لە خوێنبەربوون لە دوای مناڵ بوون کەواتە سوودی بۆ دایکەکەش زۆرە. هەندێک جارێ ماڵین مناڵەکە وەڵا شیرەکەم ناگرێت یان شیرەکەم ناخوات هەوڵی زۆری لەگەڵایەوە بێگومان ئەو کێشەیە بە زۆری لەو مناڵانە ئەیبینین کە دایکەکە بڵێن بە عملیات مناڵیە بێت دوای ئەوە ساعتی 2 ساعتی پێچێ اینجا ئەو مناڵە ئەبینێت یان مناڵەکە یەکسەر ئەبرێت بۆ خوددەش بە هینی ئەوەی ئایا سوتفە مناڵەکە کێشەیەکی هەبێت یان هەر شتێکی تر بێت لەم کاتەیە ئەگەر تۆ لە سەرەتایە ئەو مناڵە فێر نەبێت یەکسەر شیرەکەی دایکی بخوات یەکسەر ئێمە شیرێکی قوتووی بۆ بێنین ئەوەیان ئاسانترە بۆ مناڵەکە لەبەرەوە زۆر جار سەرەتا کە تۆ شیرە قوتۆکە دەست پێ کرد ئەو بڵین بە ئاسانی شیرەکەیەتە دەرەوە چکە شیری دایکەکە پێی ئەچێت یعنی چۆنەڵی مژینێکی زۆرتری ئەوێت هیلاکێکی زۆرتری ئەوێت بۆ ئەوەی ئەو مناڵە بتوانێت ئەو شیرە بخوات و شیری قوتوو
بڵین شتەکەی لەوایە ڕێژەیەکی زۆرتر چەوریتیایە مەوادەکانی فەرقی هەیە لەگەڵ شیرەکەی دایکە لەبەرەوە هیچ کاتێک ناتوانین بڵین ئەو شیری قوتووە مقابلە بە شیری دایە چونکە تا ئێستا بە هیچ شێوەیەک بە هیچ توێژینەوەیەک نەسەلمێنراوە کە شیرێکمان هەبێت ڕێک لە سەیاسەوەکو شیری دایک بێت بەڵام تەنها شتەکە لەوایە ئەو مناڵە ڕایەت لەسەری لە بەرەوەی بە ئاسانی ئەخورێت لەو مەمەیە بە ئاسانیەتە دەرەوە دیارەکوونی مەمەکە گەورەترێکە بەڵام بێگومان ئەگەر شیرەکەی دایکی بخوات ڕێژەکەی فەرقی هەیە بڕەکەی کەمترێکە لەبەرەوە ئەو مناڵە زۆرتری پێ ئەچێت تاوەکو ئەو شیرە بخوات لەبەرەوە چۆنەڵی تااقەتێکێ لەو هیلاکیە لەبەرەوە لایەنە ئاسانەکەمان بۆ هەڵەبژێرێت خۆی تەبعاً ماڵی نەگەریەکێک شیری خۆی بات و لەسەر ئەو چۆنەڵی خۆی وا لە مێشکیا وا دروستی کرد بێکە من شیری خۆم ئەم پێویستی بە شیریکە نییە تا تەمەنی 2 ساڵ باشە بەڵام لە هەندێک حاڵەتە تۆ لەوانەیە ئەو دایکە کێشەیەکی هەبێ یان نەخۆشێکی هەبێ مناڵەکە یان مشکلەیەکی تر هەبێت وا زەڕور بکات کە ئەو مناڵە شیری دایکی نەخوات یان بڕەکەی کەم بکاتەوە بۆ نمونە جۆرە دەرمانێک بەکاربێنێ کە لەو کاتەیە نابێت ئەو شیرە بدرێ بە دایک لەو کاتە ناچاریە کە شیری قوتوش بدرێ بە مناڵەکە لە دوای تەمەنی 2 ساڵەوە کە دایک شیرە وەستێنێ مناڵ هەر پێویستی بە شیرە ئەوە نییە بڵێم تەواو شیر تەواو بوو لەو کاتە ئەتوانێت کە شیرێک بۆ تەمەنەکەی گونجاو بێت بۆی بەکاربێنێت تەڵعاً بێگومان بە بڕی زۆر کەم ئەو پەڕی 2 پەرداخیان 2 کوپە لە ڕۆژەکەیە ئەگەر دایکەکە بڵێن هەندێک نەخۆشی هەبێت بۆ نمونەگە تۆ نەخۆشێکی درێژخایەن بێ ئایا شەکرێ ئایا زەختە یان خودەی هەیە ئەمانە هیچ کێشە بۆ شیری دایک دروست ناکات ئەتوانین بەردەوام بین لەسەرین خۆی لە ڕاستیە لە تووبە حاڵەتێکی تەنها یەک حاڵەتمان هەیە ئەویش لە کۆرپەکەیایە کە ئەڵێن ئەبێ ئەو دایکە بە تەواوەتی شیری خۆی نەیاد بە مناڵ کە حاڵەتێکی میتابۆلیزمیە ئەو مناڵە نەخۆشێکی هەیە پێوتێ گەلەکتۆسیمیە کە ئەو شەکرەی ناو شیر تر هە جۆرە شیرێک بێت شی نابێتەوە لە جسمی مناڵەکەی و مەشاکلی بۆ دروستەکە تەنها لایەنی توبی تەنها ئەو حاڵەتەمان هەیە بەڵام هەندێک جار ڕێئەکەوێ سوتفە دایکەکە جۆرە دەرمانێک بەکارەهێنێ یان دایکەکە کێشەیەکی تری هەیە یان دایکەکە بڵێن نەخۆشێکی هەیە و دەرمانێکی کیمیایی بۆ بەکارەهێنن تەبعاً لەو کاتەیە ئەبێت بۆ ماوەیەکی کاتی شیر بوەستێنرێت بەڵام دواتر ئەگەر کێشەکە نەما دایکەکە ئەتوانێت بە ئاسانی دەست پێ بکاتەوە ئەگەر 2 مناڵمان هەبێت یەکێکیان شیری قوتوو بخوایەکیان شیری دایک بخوات جیاوازەکە چۆن ئەبینین یەکەم ئەبینین ئەو مناڵەی کە شیری دایکی ئەخوات وەکو ڕێک مریشکی کوردی وایە لەوانەیە زەعیفتر بێت وردیلانەتر بێت بەڵام تەندروسترە ئەو مناڵی کە شیرەکەی قوتووە خوات بێگومان خڕوخەپانترێکە گەورەتر دەرەکەوێت لە چاو مناڵەکەی ترە بەڵام چێ ناتەندروستە چونکە تۆ شیری دایک ئێمە بەس ئەوە نییە بڵێم بۆ گەشەی بەس تەنها بۆی کێشی پێی زیاد بکە یان باڵای پێی زیاد بکە لەبەرەوەی سوودی تری زۆرە ئەو شیری دایکە بۆ ئەو مناڵە ئەی پارێزێت لە چەنەها نەخۆشی تر حتا لە گەورەییە چەنەها توێژینەوە سەلمانەتی ئەڵێ ئەو مناڵانەی کە لە سەرەتایە تا 2 ساڵی شیری دایکیان نەخۆن ئەگەری توشبوونیان بە نەخۆشی شەکرە بە نەخۆشی دڵ بە زەخت کەمترێکە وەک لە مناڵێک کە لە سەرەتاوە یەکسەر شیری قوتومانیا بێتێ طبعا شیری قوتووتمان ئەگەر هاتو تۆ ئەو دایکە بە ناچاری بێت بیا بە مناڵەکەی لەو کاتەیە دەسەڵات نییە بەڵام بەداخەوە ئێستا دایکان وایان لێ هاتوو شیری خۆیان نایەن بە مناڵەکانیان و یەکسەر بە بیان و ئەوەی شیریان کەمەیان نایەنێ سڵیان تێک بچێت یەکسەر شیرە قوتووەکە ئێن طبعا ئەو مناڵانەی کە شیری قوتوو وەرەگرن مەشاکلیان زۆرترێکە لە دوات ڕۆژە یەکەم ترسی بڵین قەڵەوییان زۆرترێکە واتە زیاتر تووشی قەڵەوی ئەبن وەک لە مناڵێک کە شیری دایکی بخوات مەشاکلی شەکرە و زەختیان زۆرترێکە کاتە ئەم مناڵە بڵین ڕائەهێنین ئێمە لەسەر جۆرە شتێک چکە بمانێ و نەمانەوێ ڕێژەی ئەو شەکرە و ئەو مەوادانی کە لە شیرە هەیە زۆر جیاوازە لەوەی کە لە شیری دایکا هەیە لەبەر ئەوە ئەو مناڵە تۆ ڕایەت لەسەر ڕێژەیەکی زۆر لە وزە ڕێژەیەکی زۆر لە چەوری ڕێژەیەکی زۆر لەسەر شەکر کەواتە ئەو مناڵش کە شیرەکەش تەرکەکات دوایی زیاتر ڕەخبەت و ئارەزووی لەسەر خواردنێکە کە شیرین بێت چەوری زۆر بێت و مەوادی تری چۆنەڵی خراپی تیا بێت کەواتە ئەمە خۆی سەرەتایەکە بۆ قەڵەوێکە و بۆ نەخۆشیەکانی تر و بۆ مەشاکلی تر کە لە دواترا دروست بێت ئەگەر ئافرەتێک ئیشی هەبێت خۆی لە ڕاستیە لە بەداخەوە لێرە نیمانە لە وڵاتە ئەوروپیەکانە ئەو ئافرەتانی کە شیری خۆیان ئەیەن بە مناڵەکانیان کاتیان بۆ دابین ئەکرێت لە ڕۆژەکەیە بۆ نمونە 3 جار نیم سەعاتیان ئەدرێتێ بۆ ئەوەی ئەو دایکە شیرەکەی خۆی دادۆشێت باشە کەواتە تۆ لە ڕاستیە ئەبێت ئیشکردن کار نەکاتە سەر ئەوەی بڵێ من ناتوانم شیر بەم یا من ناتوانم شیرەکەم دادۆشم یان هەڵیگرم چونکە ئەگەر هاتوو تۆ ئەو دایکە بیەوێت فعلاً بیەوێت ئەگەر لە شوێنی ئیشەکەی شینە بێت ئەتوانێت لە ماڵەوە ئەو ئیشە بکات
مناڵەکە وا لێ بکە لەسەر مەمکێکی شیر بخوا مەمکەکەی تری دادۆشێت چکە تۆ دادۆشینە ئەتوانێت لە سەلاجەیە هەڵیگرێ بە ماوەی 3 ڕۆژ هیچ کێشەمان بۆ دروست ناکە ئەتوانێت لە ناو جەمیدەیە حتا تا 3 مان هەڵیگرێت کەواتە کارکردن شەرت نییە ببێتە هۆی ئەوەی کەوا لەو دایکە بکات شیری خۆی واز لێوێنێت. ڕێنمایی ئێمە ئەوەیە بۆ دایکان کە ئەو دایکەی مناڵی ئەبێت هەوڵ بات شیری خۆی بات ئەڵێن ئەگەر نەیشتوانی هەوڵ بە بەلایانی کەمە 6 مانگی یەکەم شیری خۆت بێ بە مناڵەکە لەبەر ئەو هەموو سوودانی کە ئەیگەێنی بە مناڵەکە هەر نەتوانی هەفتەی یەکەم بێرێ بۆ ئەوەی ئەو ژەکەی بیتێ و ئەو مناڵە بناخەیەکی بەقوەتی هەبێت بۆ ئەوەی کە دواتر گەشە بکات نەک یەکسەر بە شیرێکی قوتو دەست پێ بکرێت چکە بەڕاستی باری دارایی بە جۆرێکە کە بڵین مەشاکل زۆر دروست ئەکات زۆر جار دایکەکەیەت ئەڵێ ناتوانم شیری بۆ بکڕم بەس لایەکشەوە شیری خوشی خۆی هەیە ئەی بۆ ئەڵێ شیرێکی خۆت نەیاوەتێ وەڵا دکتۆرە ڕوون بۆ یان پیان وتوم گەشە پێ ناکە کەواتە ئەمانە هەمووی شتێکە ئێمە لە مێشکی خۆمانە دروستیەکەین چونکە وەکو وتمان هیچ دایکێک نییە شیری نەبێت بۆ کۆرپەکەی لەبەرەوە زۆر گرنگە خانمان طبعاان دایک و باوکەکە هەردووکیان زۆر دوورکەونەوە لەوەی کە خێرا پەنابەرن بۆ شیری قوتو لەبەر چی لەبەرەوەی دراوسەکەی مناڵەکەی قەڵەوترێکە بەڵام ئەوەی ئەم زەعیفترێکە چکە وتمان ئەو قەڵەوەی مناڵی دراوسەکەی لەوانەیە نەخۆشی زۆرتری بەدواوەیە وەک لەوەی کە خۆی مناڵەکەی خۆی بە شیری خۆی گەشەی پێ بکات لەبەر ئەوە تکامان وایە ئەو شتە مەخەنە مێشکتانەوە کە تۆ یەکسەر کە مناڵت بوو شیری قوتوی بیتێ و واز لە شیری خۆت بێنی